پرسیاری ئەومان هەیە هۆرمۆنی شیر هۆرمۆن ئەو هۆرمۆنە ئایا بەس لە ئافرەت هەیە و ناڕێکی لەو هۆرمۆنە نیشانەکانی دەبێتن لە چ کاتێک دەبێتە هۆی ناڕێکی و پێناسەکی بە شێوەیەکی گشتی هۆرمۆنی شیر بکەین. بەڵێ دەست خۆش کاکتۆر بەتەکیید ئەوە یەک لە بابەتە برین هەنووکە یەکانە ئێستا زۆر باوە و زۆر جار هەردوو ڕەگەز کوڕ و کچ بەهۆی زیادبوونی هۆرمۆنی شیرەوە دەناڵێنن و پرسیاری زۆریان هەیە و سەردانی دکتۆرەکان دەکەن دکتۆری جۆرا و جۆر لەو بابەتە بەتایبەت بە شێوەیەکی گشتی ئەگەر پێناسە چ بکەین هۆرمۆنی شیر هۆرمۆنێکە لە ڕژێنی ژێر مێشکە ڕژێن دەردەدرێت لە مێشکەوە بەڵێ لە بن مێشکەوە دەژێتە ناو خوێن بە شێوەیەکی ڕاستەخۆ بۆیە دەچێتە بابەتی کوێرە ڕژێنەکان واتە قەناتی نییە یەکسەر دەژێتە ناو خوێنەوە هەل لەبەرەوەش دەچێتە بابەتی کوێرە ڕژێنەکان ئەو هۆرمۆنە بە شێوەیەکی گشتی لە هەردوو ڕەگەزی نێر و مێ هەیە و بەشێکی هەروەکو هەموو پێکاتی هۆرمۆنەکانی تر لە بەشدا لە لەشدا گرنگە بەڵام بە ڕێژەیەکی دیاریکراوە هەر کاتێک ڕێژەی هۆرمۆنی شیر چ لە ئافرەتان چ لە پیاوان زیاتر بێت لە ڕێژەی پێویست ئەوە دەبێتە هۆی نەخۆشی و چەند نیشانەیەکی تایبەت کە ئێستا دەین باسیەکەین بە شێوەیەکی گشتی ئەو هۆرمۆنی شیر لە ئافرەتان باوترە لە ئافرەتان زیاترە چونکە هەر ئافرەت هەر بەخۆی هۆرمۆنی شیری هەیە و لە چەند قۆناغێکی ژیانی شیدا بە شێوەیەکی فسیۆلۆژی ئەو هۆرمۆنە زیاد بەکاردەهێنرێت بەڵام لە پیاوان نا لە پیاوان ڕێژەکەی تەڕادەچی زۆر جێگیرە لایەنە فسیۆلۆژیەکان مەثەن لەبەرەوەی پێکاتەی فسیۆلۆژی پیا و جیاوازە جێگیرترە ئەوە بە شێوەیەکی گشتی هۆرمۆنی شیرە.